بەناوی خودای گەورە و میهرەبان. من شێواز عومەرم لە شاری کۆیەوە بەشداری گروپی هەشتەمی خولی بەهێزکردنی یادگە و مێشکم کردووە. الحەمدولیلا سوودێکی زۆرمان لێبینی. بەگشتی ڕاهێنانەکانیم لەسەر قورئان بوو. الحەمدولیلا کە مەبەستی سەرەکی بەشداریکردنیشم هەرەوە بوو کە بتوانم بە باشترین و بە خێراترین کات و بە جوانترین شێوە قورئان لەبەر بکەم. ئەوەش بوو کە بۆی هاتبووم دەستیشم کەوت لەم خولەدا. الحەمدولیلا بەگشتی خێرابینینێک لەو تەکنیکانە بوو کە ئێمە لە ماوەی کۆرسەکەدا سوودێکی زۆرمان لێبینیوە. سەرەتا لەوانەیە لە تقریباً لە 10 خولەکدا چەند پەڕەیەک بۆم توانیایە بڕۆم، بەڵام الحەمدولیلا ئێستا لە 2 خولەکونی و تەواوی قورئان دەتوانم بە خێرابینین ببینم و 1 ختمە بکەم لە ماوەی 2 خولەکونیودا. بەگشتی پێشتر کە سەرەتا لەبەرکردنیان تاقیکردینەوە 4 کاتژمێریان دانابوو تا بتوانین قورئان لەبەر بکەین. من سەرەتا تەنها 2 پەڕەم توانی، یعنی جگە لەوەی کە نەشم توانی هەر کات 4 کاتژمێرەکە بە تەواوی دابنێم، چونکە بەڕاستی دابەشکردنی کاتیشێک لەو شتانە بوو کە کێشەم تێیدا هەبوو. پێم وایە زۆرینەی خەڵکیش کێشەیان تێیدا هەیە. ئیدێ و کاتە بەڕاستی تەنها 2 پەڕەم توانی و نزیکی 2 سەعات و نیویش توانیم کاتی بۆ دابنێم. دواتر ئەوە بوو کە الحەمدولیلا لەبەرکردنی بینینیم لە ئێستادا دەتوانم بڵێم لە 3 دقە دەتوانم پەڕێک لەبەر بکەم کە الحەمدولیلا ئەوەش نیعمەتێکی خودایە. بەگشتی زۆرینەی ڕاهێنانەکان سوودمان لێبینی و بە تایبەتی بیستنی. من وەکو خۆم لە سەرەتای تەمەنمەوەلەوە تێبیرم دێت لەبەرکردنی بیستنیم باش نەبوو، چونکە بەڕاستی کێشەم هەبوو. زۆرینەی کاتۆشتانەی کە دەمبیست لە بیرم دەچەوە بە خێراییەکی زۆر، و لە هەمان کاتدا هەر لە کاتی قسەکردنەکەش یاخود کاتی دەرس بوو، لە بەگشتی لە کاتی دەرسەکانیش نەمدەتوانی شتەکان بە تەواوی وەربگرم کە دەیبیستم. بەڵام الحەمدولیلا لە ئێستادا دەتوانم لە 3 و 4 دقە پارەیەک بە بیستنی لەبەر بکەم. بەگشتی لەو خولەدا ڕاهێنانەکان زۆر بە جوانی و چڕوپڕی زانستی دابەشکرابوون، بە تایبەتیش لە ڕاهێنانە ئیزافیەکان لەگەڵ مامۆستا سەدیق و ڕاهێنانی گروپ کە لەگەڵ مامۆستا بەڕێزان